ئەگەری ڕێکەوتنەوەیە کە هەتا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدراڵە ڕێکەوتون لەسەر بدوو بڕگە ئەساسی بە تایبەتی بڕگەی 11 کە باس لە فرۆشتنی نەوت و بڕی نەوتەکە کە حکوومەتی هەرێمی کوردستان بینێرێت لە ڕێگەی سۆمەوە. ئەمە ڕێکەوتنە ئەساسەکەی، بەڵام ئەوەندەی زانانی هەتا ئێستا لایەنە سیاسەکان شیعەکان هەتا ئێستا ڕازینین بەو بڕگەیە، بەو بڕگە ئەساسی کە هەیە لەناو موازنەیە. لەبڕۆ ئەکەوێتە سەرەوەی ئایا لەم دوو ڕۆژەیە هیچ گۆڕانکاریەکە ئێستا یەکێک لە بژاردەکانەوەی کە على ئەساس ڕێژی بڕگەکە دیاری نەکرێ، مەسەن بڕەکە دیاری نەکرێ، بڕەکەی چەنە. ڕەنگە ئەمەش بڵێن بڕی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمەوە بڕوە، ئەمەش دیسانەوە ڕەنگی کێشە بۆ هەرێمی کوردستان دروست کات کە ئایا ئەگە بڕەکە دیاری نەکرێت چۆن حکوومەتی هەرێمی کوردستان نەزانێ ئایا هەر ئاعتیبار بۆ 250,000ەکە بۆیەوە ئەوترێت، یعنی مانە هەموو بژاردن و هەموو کێشەنتیایە. بەڵام ئێمە تەمە ناکەین وەکو هەموو کوتلە کوردیەکان، ئێمە بە یەک بانگ هەتا ئێستا لەسەر ئەوەی دیفاعەکەین لەسەر ئەو دوو بڕگە ئەساسیە. بەڵامی تر دواتریش ئەگەر دەنگدرا من لەو بڕوایانی دەنگەکە هەرچیەک بێ لە زەرەری هەرێمی کوردستان بێ، لەسەر زەرەری دانیشتوانی هەرێمی کوردستان بێ، ڕەنگە لە زەرەری حکوومەت بێ، بەڵام لە زەرەری دانیشتوانی هەرێمی کوردستان نابێ. حکوومەتی هەرێمی کوردستان ئەم جارە لە ماوەی چەند ساڵێک کە لەگەڵ حکوومەتی فیدراڵە لە 2003ەوە 5ەوە دائیمەن هەمیشە ڕۆشتووە، دانوستانی کردووە، ڕێکەوتنی کردووە، بەقەدەر ئەم جارە مصر نەبوو وەکو حکوومەت لەسەرەوەی کە دیفاع بکە لە بەشەبوجەی هەرێمی کوردستان، دیفاع بکە لەوەی کە لە هەرێمی کوردستانە چۆن نەتوانێت جارێکی تر وەزعی هەرێمی کوردستان چاک بکە و دانیشتنی لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان کردو لەگەڵ حکوومەت. هەر ئەوەش بۆ ئەم دانیشتنە و ئەم ئیسراری حکوومەتی هەرێمی کوردستان وای لێ کردو کە لە موازنەیە ڕێکەوتنی هەردوو حکوومەت جێگیر بکرێت. لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی لەبەردەستایە ئەوەی هەیە کە کردوێتەوە بە تایبەتی ئەم جوابیاوەتەوە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی تەسبیتی کردووە، ڕێکەوتنی کردو لە ناو موازنەیە دیاری کردو، ئەوەی کە ڕێک ناکەوێت لایەنە سیاسیەکانە لە ناو پەرلەمانی کوردستان لە بەناو پەرلەمانی عێراقا ئەوە کوتلە شیعیەکانە کە سبێنێ دەنگەیەن بە ئەو موازنەیانە، یان حکوومەت نییە، حکوومەت تەسبیتی کردووە.